كاكا ياك عيدي ميلادي بۆ کردبووم تێگەی ئەمە لە هەدێ ئەمە لە خواردن تێگەی بەڕاستی شتێکی دەرەجە یەک ئەمە تۆ ئارە وەڵڵا بە دڵی خۆم باشە کوڕی باش من بۆ هەموو دەعوەتێ بۆ هەموو شوێن تۆ بەم تۆ عیب ناکەی من نابی کاکە مەسەلە ئەوە نییە بەخوا مەسەلە هیچ شتێک نییە بەزەوە نە قەڵەباڵغ بوو وەڵڵای هەر هۆشم نەبوو یعنی من کەبابێکم بەرناکە و کاکە مەسەلە کەبابێ نییە خۆ بقابل خۆ بە خواردن نییە بەڵام ئەوە نە قەڵەباڵغ بوو باوەڕکە هۆشم وەرە بەخوا گلەوی لێکم هەتا عیبە کاکە بۆ ساڵی سلام شێواتەکەم وعد بێ باش باوابێ باشە باوابێ هاو کاتا سەلام جارە بە تێر و تەسەلێکم ئەرێ بڕایەوە کاکە ڕۆژی یانزە جارێرەوە ئەڕوو دڵی سەلام عەلەیکم مردین هەر بڵێن جابی تۆ بینەوارە چی دەوێت کاکە ڕوحەکەم بۆ جوابی فەقیرنان و هەر نیمە هاتم زانم شووتی بەچەنە ئەیلەوە شووتی چی کاکە توخوا ئەو سەر و چاو تۆ شووتیان وتووە وەڵڵای تۆ بەس قایبی تۆکڵەکەی بخۆی وەرە تۆ خۆ مانگای ها ئەرە کاکە شێ باسی مانگای کردووە ئاخر مانگا بەس تۆکڵە شووتی یەخوا جات شووتی کۆرە تۆ زانیی قابلی تۆکڵی مۆزیژنی خۆ مەیمونی ها قسە بکە کاکە باسی مەیمونم نەکردم باسی تۆکڵەکە یەکەم تۆ بۆ ئامان لێ دەبڕە کاکە بڕۆ ئاسمانی بێنە دەبڕۆ تۆ جارە سێری خۆتی گرۆ چەند کنیتیە جلەکانم مهم نییە کونی تیابیان مهم وێ جەرگم کونکونە بەدەست ئێوە کە احترامی فەقیر و هەزار ناگرێت ڕاستە کاوت بیتۆزی بیدورە ها لولەکەی خەرگە دەرەکەوێت وایە وایە کاکە ئێوە بەس ڕواڵە دەبین خۆ ناخم نابینن چەند جوانم ماشەڵڵا تۆ وازەوە ئێستا تۆ چی دەوێت وەڵا هاتم شووتیە بەرمزام شووتی بەچێت خۆ من چیم وتۆ بە قوربان ڕۆژی چوار جاریاڵە شووتی بەچەنە زۆری کاکە جا کوێرە 500 دینارە ئەمە ئاها نیوەی نەرم بۆ تەپی و نەرم نەبووە عیبێنێ هەرچی بای 500 دەگەی والله جاگونا حدانەکەەوە بە پێنج من فەقیرم نیمە هەق بنێ بڕ بەلاش بیبە نانانجا بۆ پارەشینەی نییە دەبڕۆ لە کۆمان بەرەوە وازمانێ دەبڕۆ وازمانێ ئەوە بەڵێ ینی بڕۆم بڕۆ ئەچی دەبڕۆ لە کۆمان بەرەوە عباسەت دێر دەبڕۆ بکە وازمان ئەوە لەم شت بۆ کراب ئەوە لەم شت بۆ کراب وەرە بۆ فەرموو گەورم فەرموو فەرموو بەخێر بێ بەخێر بێ بەخێر بێ چاو باڵە چۆنە سەبرکە خزمەت دەکەین ئەو لیستەی کە بۆم نردبووی 3 کیلۆ قیسی زیاکەی ئای بەسەر میوانمێ ئەڕۆمەوە بماڵ ئای بەسەر چاو هەمشتەکان بۆ حاضر کردووی هەر تو ناگەیتە ماڵەوە ئەگاتە ماڵەوە بەسەر چاو وەرەوە سەر لە خزمەتە خوا هەیەنا قابلی ناوکی قەیسەکەش نییە وەری بەسەر چاو بڕۆ حافیز بەسەر چاو لە خزمەت تۆ بڕۆ ماڵەوە ئێستا من خۆمە بۆتە نێرینەوە بەسەر هەردوو چاو خواحافیزی بێ خوا لەگەڵ بەخێر بێ تۆ ڕێز بێ خۆشەویستی دڵی بەخێر بێ منشم 3 کیلۆ قەیسەکەی بۆ گەشت باشە تۆ بڕۆ با تاخیری نەکەی ئەرێ کاکە جا چی لێ بەخوردان ئەی بەی کیلۆ 500 مشتری نەزان مشتری ئاخ فەقیری ئەگەر وام لێ نەکردن غەزب بێت لە سەرتانی احترامم بگرن من عەباس نەبم ئەوە لێ هەریمایی دەبڕۆ لە کۆما بەرەوە کاکە دەبڕۆ ئەرێ پێم ناڵی ماڵی بە قڕ نەگیری ئەڵەی زەنگیانێ لە پرێکەون نەبی کەس نەزانێ بۆ چۆچی وەڵای ئەوە ڕاستی بێ دوێنە شۆگرازایەک مێ سونەتیان کرد مەشغوڵی ئەوە بووین دەی خێری پێوە بێ ئەمە فرقەی مۆسیقا بە دوو گۆرانی بێژە ئەی بۆ بمێنێنەوە پڕی باش بۆ خۆیان بیرمە بوو بەڵام چکار عیلی خۆمان بووین ئەتی تۆ شتەکەمان بێدەنگی دەی خێری پێوە بێ و پیرۆزی بێت عباسە وەرە بابە وەرە بازی بێن هەباس حتان چۆنن باشین فەرموو چییە لێم نایە جعین سیارم پێ بێ نەوەڵا تۆ پێ جارەکەم بڵامە چی ئەم جلو بەرگی تەرتیبات و سارێ بەچی ئەرێ کاکە نابێ هەم بێ برا نەخێر ئەرێ بۆچی دەوڵەمەنێک 100 ئەوەنەی هەیە کەس دێ ناپرسێتەوە بەڵام داماوێکی فەقیری وەکو من سیارەیەک شگبەتێک ئەمە بەچی ئەمە لەکو بۆوان هەباس شەرف ئەڵێم ئەمە نەوت زیوە وەرە بابەت دەزێنی عیبە بۆ خاتی خوا بۆواکەنێەوە جۆگرا یەک شتێ با پێوەمە عاجز مەبە نەگەڵ سیارێ نەک ئەم جلو بەرگە ساحیبی فیداری بی ساحیبی دەخانی بی هەر عباسەکەی جارانی و هەر عباسە درێژەکەی لای بە قورئان ڕاستە ئەها دە چاوتان لێیە ئاخر ئێوەش متەخەلیفن قەت هیچمان نابێ بە هیچ ئەوە بۆچی بۆ دەوڵەمەنە قسە ناکەن بۆچی بۆ فەقیرێک عینن دار کوونکەنە دەک 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 ئەچنە سەری ها کاکەوە لێیە بە قورباون لێیە و لێ نایە بێ قەزای وەڵا بۆ معلوماتە من تاقیم کردنەوەتم بزانم مستەوای سەقافیدان چۆنە چون ئەمە سیانم وەرگتون لەگەڵ و چاکەتە لەگە سیارەکە پێسێ بۆ تێنمەوە هۆڕنم لێ زیێڕەتان کرد ئەی ماشەڵڵا تۆ جارە هەرو عباسە نەبووی کە هەموو گیانە کونکون بوو
نموت زيادي من دزیومە ئەم میلەتە قەت بە حیاتی چاک نابێت ئەوە چییە؟ ئەستا تەلەفۆنەکەم بۆ شورتا چکە زۆر دڵنیام ئەو سیارەش ئەرە بۆ وەچی بۆ پۆلیسکاکە چیم کردووە؟ منەڵێم جەرگم کوونە ئەی هەرچی کوونەکانی جەرگم هەیە بە قەبری کاکە بە قەبری ئاشدایی خۆم باشە؟ مالی کەوەرە توجي تبزني يا قلبي ئاسارێکیان باشی؟ بۆچی هەموو نامێ نردوو داڵی ئەوە چۆنە بێ چۆنە بێ $1 ئەینێری تو دۆ ئێمە هەمومان نردومانە ئەرە وڵا خوشکەکانم ڕفیقەکانم ئامۆزاکان هەمویان $1 ئەینێری تو دۆ زۆر باشە ئەوە فێر دەکات کە چۆن دەوڵەمەنەبی شايك بولين حولين حملي بيني عاشيك كاكا بخير بأحواله هذا شيء عمل شو ئەوە ژنانی خەریکی چالێنام هيدا شيء بماله شوفوا بازار والله حزم لشاك دايش نسى شاك شبونه بینیم لە ڕێگا بینیم تی بتۆ لە ماڵەوە بە تاقی تەنیە زانی خەریکیەوەی ده شيء والله حزم لك بخير يا دانیش مختیەوە نییە إيه. وەرە وەرە شتێکی باقوەتی بۆ باس وات؟ کەم کاکە جیان ئەپڵگە شنێک بڵاو بۆ تەوانێ إيه. ئەڵێ بەناردین $1 دەوڵەمەنەبی يعني شو دولار من نبي کاکە جیان فێرەکە چۆن دەوڵەمەندی هذا بزان شو شوني ئەوە تەوەرە سیری هەدی؟ ئەوە سەمندایە بۆزێنم بەڵام تۆژە بێ هاوڕەکان ئەگەدار بکەیتەوە ايه مش ده بزين كيف بۆ هەمیان بنێرە بۆ $1 بنێرە ولا قاعد زم دروبي ئەوە من ناردم ايه تۆ جام تيات تێتی دی هذا بزين هذا كمان مو ئاو تيات ايه تيات أبا مني شوان $1 تو. $1 أبا منشنا تۆ جاتو بلا راس بيه ڕاستە ده بنابخ $1 پێمانەڵێن چۆن دەوڵەمەند بین $1 پێمان دەڵێن چۆن دەوڵەمەند دەبین $1 پێمان دەڵێن چۆن دەوڵەمەند دەبن کاکە بە $1 پێمانەڵێن دەوڵەمەند نەبین ئەلەنگیان تۆ $1 بنێرە ئەو پیاوە دەمانەوەی کە چۆن دەوڵەمەنەبێ بنێرە بۆ ڕامیار و شادش باشە؟ باشە چۆن زانیتان عەباس تاوانبارە جەنابی حاکم دۆسی ئەو خەڵکە لە لای منە ئەو دۆسەکەی لە بەردەمایە خەڵکێکی زۆر کاتی لێ کردووە لە کەعەباس چووە هەر کەسە و $1 لەسەن و توتی دەوڵەمەندتانەکەم بەڵام خۆی پێ دەوڵەمە کردو بەڕاستی تاوانبارە شایەتتان هەیە؟ 9 ملیۆن کەس شایەتمانە قوربان گیان نەک 9 ملیۆن زیاتریش تەنانەت بەس لە ماڵی ئێمە $50 بۆ ناردووە جا دوای ئێمە ژێمە باشی هێناسنەوە دراوسێمانە ئێمە نەمەزانی بیرۆکەکەی ئەوە ئێمە وامانەزانی کابراایکی پاڵتاڵ و سەسوڵکەرە دەمە پێمە ڕابوەرد باور بي ام بيار كداش ولا بردمتا صاحبي يفلز نبوه اهابو دوكا قالدم بيقرو ام كده دروا استبوا مليونير لصح حسابي ام جا قوربان گیان ئەزانی چی یەک کەسیشمانی فێر نەکە چۆن دەوڵەمەند بین باشە ڕۆڵە بۆ فێرە نەکردن قوربان جەنابی حاکم ئەگەر ڕوخسەتم بێ 2 دقە با قسە بکەم فەرموو من ئەپلیکیشنێکم دانا بە ناوی چۆن بە $1 دەوڵەمەندە بیت 9 ملیۆن کەسەوە خۆیان دۆلارەکەیان بۆ ناردم ئێستا من دەوڵەمەندم 9 ملیۆن دۆلارم هەیە دەوڵەمەند بوومیاننا من فێرم کردم بەسخوان کە نەیزانن من بڵێم چی کەواتە بڕیار عەباس معروف نەجدەت بڕیارماندا کە بە بەراعەت دەرچێ بەڵام قانون جێلەکان ناپارێزە ئەوە قانونە ئەوە یاسایە ئێستا بۆتان دەرکەوت کێ گێل و کێ زانایە